بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. خوشکان برانی بەڕێز، سلام و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵین لە دەرسێکی دیکە، وانەیەکی دیکە لە زانستی قورئانی پیرۆز بە خزمەتتان گەیشتینەوە کە لەو دەرسەیەشدا دەمانەوێت ئیشارەت و ئاماژە بە چەند حەقیقەت و ڕاستیەک بکەین کە پێویستە ئێمەی ئەهلی قورئان ئاگامان لێی بێت و بیزانێن. ئەویشیان یەکەمیان بریتیە لەوەی کە ئایا قورئان یان پێغەمبەرایەتی بە هەوڵ و ماندووبوون بەدەست هاتووە، یاخوای پەروەردگار کەسەکانی هەڵبژاردوون تا بیان کا بە پێغەمبەر و پەیامیان پێدا بنێرێت، و قورئان پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی داوای کردووە، یا ئەو کاتانە هاتۆتە خوارێک کە خوای پەروەردگار ویستوێتی. و بابەتێکی دیکەش کە زەڕوورە ئاگامان لێی بێت کە زۆرترین قسەی لەسەر کراوە کاتی خۆی و ئێستاش موڵحیدەکان قسەی لەسەر دەکەن کە ئایا قورئان بەڕاست کەلامی خوای پەروەردگارە و بەڵگەمان چییە لەسەر ئەوەی کە قورئان کەلام و قسەی پەروەردگارمانە. سەبارەت بە پرسیاری یەکەم، خوای گەورە لە قورئاندا وەڵامی داوینەوە، دەفەرمێت وما كنت ترجو أن يلقى إليك كتاب إلا رحمة من ربك فلا تكونن ظهيرا للكافرين. ئەتۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم هیچ کات چاوەڕێی ئەوە نەبووی کە قورئانت بۆ بێتە خوارێ، بەڵکو قورئان ڕەحمەت و میهرەبانیەکە لەلایەن پەروەردگارتەوە پێت بەخشراوە، و تۆ مەبە بە یارمەتیدەری بێ باوەڕان لەوە کە بکە و یەک گومان و دوودڵی لە پەیام و پێغەمبەرایەتیەکەت و لە قورئانەکەت. پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام و هیچ کامێکیش لە پێغەمبەران بەویستی خۆیان نەبوون بە پێغەمبەر، بەڵکو خوای پەروەردگار هەڵی بژاردوون و ئەو کاتەش خوای پەروەردگار کردوونی بە پێغەمبەر کە خۆی ویستویەتی، و هەروەها ئەو کاتەش خوای پەروەردگار وەحی بۆ پێغەمبەران ناردووە کە خوا ویستویەتی، خوا حەزی لێ بووە، بە دەلیلی ئەوەی کە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە لە ئەشکەوتی حیرادایە و یەکەم جار وەحی بۆ دێ، تەبەن نازانێ وەحیە و نازانێ بووە بە پێغەمبەر. باسمان کرد کە چەند جارێک جیبریل داوای لێ دەکات بخوێنێتەوە، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر دەڵێ خوێندەواریم نییە، و دواتر جیبریل خۆی پیشان دەدا بە شێوەی بەشەر، و دواتر بە شێوەی خۆی پیشان دەدا و بانگی دەکا، پێی دەڵێ من جیبریلم و نوێنەری خوای پەروەردگارم. ئێستاش پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە ترس و دڵەڕاوکێیدا بووە، چۆتەوە لای خەدیجەی خێزانی، و خەدیجەی خێزانی تەبەن دای پۆشیوە، ترس دایگرتووە، دواتر بردوویەتی بۆ لای وەرەقەی کوڕی نەوفەل کە شارەزای کتێبە ئاسمانیەکان بووە و پیاوێکی پێشتر مەسیحی بووە. پێی دەڵێ کە مەترسە ئەوەی کە هاتۆتە لای تۆ هەر هەمان ئەو مەلایکەت و فریشتەیە کە بۆ پێغەمبەرانی دیکە هاتووە، ئەتۆ دەبی بە پێغەمبەر، و خۆزیە گەنج دەبووم دەمام ئەو کاتێک کە قەومەکەت دەرت دەکا تا پشتیوانیم لێ کردبای و لەگەڵت دابامە. ترسانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو حاڵەتەی کە تووشی بووە کە جیبریلە، کە نەیزانیوە جیبریلە، کە نەیزانیوە بە یەقینی سەرەتا وەحیە، بەڵگەیە لەسەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەرایەتیەکەی هەوڵ بۆ نەداوە، بەڵکو بەخشش و دیاری خوای پەروەردگارە. بۆیە ئاگامان لێی بێ پێغەمبەرایەتی و قورئان خەڵاتی خوایە و بەویستی خوا هاتووە، و بەویستی خوش هەر کات خوای گەورە ویستی بێتی جیبریل هاتووە، نەک ئەو کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ویستی لەسەر بووە. بەڵگەیەکی دیکەمان ئەوەیە کە لە ناو مەکە لە سەردەمی داوای نهێنی پێغەمبەرایەتیدا خوای پەروەردگار فترەیەک وحی لە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم قەتع کردووە
ئەوەی کە لە سوورەتی کەهفدا کاتێک کە دەچن پرسیاری لێ دەکەن سەبارەت بە ئەسحاب الکەهف بۆی تاقیکەنەوە تاخوا بەسەرهاتی ئەسحاب الکەهف دەزانێ یا نازانێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بەیانی جوابتان دەدەمەوە ئینشاءالله بەکار نەهێناوە دواتر خوای گەورە ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا دەنێرێتە خوارێ 15 ڕۆژ کە زۆرینەی مفەسرین دەفەرمون خوای گەورە وحی لێ قەتع کردووە پێغەمبەر زۆر خەفەتی خواردووە زۆر ناڕەحات بووە بەڵام لەو مودەتی 15 ڕۆژەیەدا هیچ وحیێکی بۆ نەهاتووە هەتا متپەرستەکانی مەکەت سزای نەفسی دەرونی پێغەمبەریان داوە گوتویانە خواکەی لی تووڕە بۆ خواکەی وازی لێ هێناوە تا دواتر خوای گەورە بە سوورەتی وەضحاوە والليل وما سجى طبعا دڵخۆشی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم پێی ڕادەگانێ کە خوای گەورە لی تووڕە نەبووە یان لە بەسەرهاتی دایکمان عائشە هەمومان دەزانین بوختانی زینای بۆ هەڵبەسترا لە مەدینە یەک مانگی ڕێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئازارێکی نەفسی ئەو پەڕی ناخۆش و ناڕەحاتدا کاتی بەسەر برد دوای یەک مانگ خوای گەورە وحی بۆ نارد ئەگەر بەدەست خۆی بایە ئەگەر دەسەڵاتی هەبایە هەر ڕۆژی یەکەم داوای دەکرد لە جیبریل وحیەکەی بۆ بێنێ و بەڕائەتی و پاکێتی عائشەی دەرببڕێ ئەوە کەواتە گەیشتینە وەڵامی یەکەم پێغەمبەرایەتی و قورئان خەڵاتی خوای پەروەردیگارە ئەو کاتە کە خوا ویستویەتی محەممەدی صلی الله عليه وسلم کردووە بە پێغەمبەر و ئەو کاتەی ویستویەتی قورئانی بۆ ناردوۆتە خوارێ و ئەو قورئانەش کە پەیتا هاتوۆتە خوارێ بەڵێ بەپێی داخوازی و پێداویستیەکان هاتوۆتە خوارێ بەڵام بەویستی خوای گەورە و بە ئەمری خوای گەورە و کەی خوا ویستی بێتی ئەو کاتە وحی هاتووە بەنسبەت پرسیاری دووهەم کە ئایا قورئان بەڕاست بەڵێ بۆ ئێمەی ئیماندار هیچ گومانێکمان نییە کە قورئان کەلامی خوای پەروەردیگارە هیچ گومانێکمان نییە کە قورئان لەلایەن خواوە هاتوۆتە خوارێ بەڵام بۆ کەسە مولحیدەکان و بۆ کەسە بێدینەکان کە ئینکاری دەکەن یا دەیانەوێ مجادلە و مناقەشەمان لەگەڵدا بکەن چۆن بەڵگەیان بۆ بێنینەوە چۆن پێیان بسەلمێنین کە قورئان کەلامی خوای پەروەردیگارە قسەی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم دەکرێت کۆمەڵێک دلیل بێنینەوە کە لەو بەڵگە و دلیلانەی کە هەن وەکو عولەما طبعا باسی دەکەن و دەیڵێن یەکەم بەڵگە ئەو قسە جۆرا و جۆرانەیە کە کاتی خۆی لە سەردەمی پێغەمبەردا بتپەرستەکانی مەککە بۆ پێغەمبەریان هەڵدەبە صلی الله عليه وسلم ئەوانە ضرورن بیان نووسن ئاگاتان لێیان بێ بەڵگەی یەکەم لەسەر ئەوەی کە قورئان کەلامی خوای پەروەردیگارە قسەی محەممەد نییە صلی الله عليه وسلم قسە جۆر بە جۆرەکانی عەرەبەکانن بتپەرستەکانی مەکەن جارێک دەیانگوت ئەوەی محەممەد دەیڵێ شیعرە کە تەوان دەشیان زانی محەممەد شاعیر نییە هەر هەمان کەسەکان ئەگەر ئەو قسەیان نەدەچوە سەرێک کە بڵێن شاعیرە دەیانگوت ئەوەی دەیڵێ سحرە جادوویە لەبەرەوەی کاریگەری هەیە بەسەر خەڵکیەوە ئەگەر ئەویان بۆ نەدەچوێ سەرە دەیانگوت ئەساتیر الئەوەلینە ئەوە قسەی پێشینانە هەڵبەستراوی پێشینانە هەندێک جار دەیانگوت ئیکتەتەبەها محەممەد داوای کردووە بۆی بنووسرێتەوە بەسەریدا بخوێندرێتەوە کەواتە عەرەبەکان یەکدەنگ نەبوون لەسەر ئەوەی کە بیسەلمێنن قورئان چییە ئەگەر کەلامی خوای نییە کامیانە شعرە هەر قسەی خۆتان بۆ خۆتان بەتاڵی دەکەنەوە دەڵێن سحر و شێتی بەیەکەوە سحر و شاعری بەیەکەوە سحر و کاهینی و فاڵگرتنەوە بەیەکەوە سحر و خوڕافیات و هەڵبەسراوی پێشینان بەیەکەوە ناگونجن کەواتە ئەو قسە دژبەیەکانەی سەبارەت بە قورئان دەکران کە لە هیچیشیاندا بەڵگەیان پێ نەبوو دلیلیان پێ نەبوو نەیان دەتوانی قەناعەت بە خۆشیان بکەن و بە هیچ کەسێکیش بکەن بەڵگەیە لەسەرەوەی کە قورئان هیچ کامێک لەوانە ئین هو إلا ذکر للعالمین تەنها قورئانێکە خوای پەروەردیگار ناردوویەتی خوارێ بۆ هەموو خەڵکی خاڵێکی دیکە طبعا بەڵگەیەکی دیکە کە ئەوە گەورەترین بەڵگەیە هەمومان دەزانین قورئان بە زمانی عەرەبی هاتوۆتە خوارێ هەمان ئەو کەلیمانەی کە عەرەب قسەی پێ دەکەن لەناو قورئاندا بەکار هاتوون هەمان ئەو حەرفانەی کە
لناو قورئان دا هەن 28 پیتەکە یا 29 پیتەکە زمانی عەرەبیش لە هەمان 28 پیت و 29 پیتە پێکهاتووە بەڵام لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بە ئینس و جنەوە و هەتا دنیاش دنیایە هیچ کەسێکی عەرەبیزان نەیتوانیوە و ناتوانێ هاوشێوە و هاوێنەی قورئان بێنێ. باشە ئەگەر قورئان ڕاز بێ کەلامی محەممەد بێ وەکو مولحیدەکان دەگڵێن ئەگەر محەممەدێک عليه الصلاة والسلام بە نەخوێندەواری توانی بێتی کتێبێک بنووسێتەوە بە پیتی عەرەبی و بە کەلیماتی عەرەبی و بە زمانی عەرەبی بە نەخوێندەواری دەبووە خوێندەوارەکانیان کە ئەو کات بە تایبەتی فەساحەت و بەلاغەتی زمانی عەرەبی لە ئەو پەڕیدا بوو دەبوو توانی بەیان هەزاران کتێب بنووسنەوە کەواتە ئەوە کە کەس نەیتوانیوە هاوێنە و هاوشێوەی قورئان بێنێ لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم و دوای پێغەمبەریش و ئێستاش و هەتا قیامەتیش گەورەترین بەڵگەیە لەسەر ئەوەی کە قورئان کەلامی خوایە. ئەگەر کەلامی هەر بەشەرێک بایە تەمەن هەزاران بەشەر هەیە تاقە و توانا و بلیمەتی و زیرەکیەکەی لە زمانی عەرەبیدا لە قیمەدا دەیتوانی چەندان جار هاوێنە و هاوشێوەی قورئان بێنێ. بەڵام خوای گەورە هەموو ئینسانیەت بێم نەک دەکات دەفەرمێت قل لە ئین اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله ولو كان بعضهم لبعض ظهيرا. پێیان دەڵێ ئەگەر ئینسانەکان هەر هەمووتان بەیەکەوە جنۆکەکانیشتان لەگەڵدا بن هەر هەمووتان کۆ ببنەوە بۆ ئەوەی هاوێنە و هاوشێوەی ئەو قورئانە بێنن ناتوانن هاوێنە و هاوشێوەی ئەو قورئانە بێنن ئەگەر هێندێکتان ببنە یارمەتی دەر و پشتیوان هێندێکی تریشتان. کەواتە ئەوە کە قورئان بە شێوازێک داڕژراوە هیچ کەس ناتوانێت هاوشێوە و هاوێنەی بێنێ و نەیتوانیوە و ناشتوانن ئەوە یەک و هەروەها هیچ کەسێکی عەرەبیزانیش نەیتوانیوە و ناشتوانێت کەمترین هەڵەی ڕێزمانی هەڵەی قەواعیدی لە قورئان بگرێ بەڵگەیە لەسەر ئەوەی کە قورئان کەلامی بەشەر نییە. ئەگەر کەلامی بەشەر بایە دەبووە بەشەرەکان توانی بایان هاوشێوەی بێننەوە چونکە هەر شتێک مرۆڤ خەڵقی کرد بێ مرۆڤ دروستی کرد بێت بەرهەمی عەقڵی ئینسان بێ ئینسانێک هەموو ئینسانێک ئینسانی لەوی زیرەکتر لەوی بەدواناتر هەیە دەبوایە خەڵک بتوانێت هاوێنە و هاوشێوەی بێنێ. و هەروەها ئەگەر کەلامی جنۆکەکانیش بایە دیسان جنۆکەی بێدین و مولحید و دژ بە پێغەمبەری صلی الله عليه وسلم زۆر بوون زۆر جار و مەبەستیان بوو مەبەستیانە ڕەتی پێغەمبەرایەتی و قورئان بکەنەوە خەڵک بخەنە قەلەق و گومان و دوودڵیەوە. بەڵام ئەوە کە قورئان تا ئێستاشی لەگەڵدا بێت بە پارێزراوی ماوەتەوە هیچ کەس نەیتوانیوە فەتحەیەک کەسرەیەک ضەممەیەک هەتا هەناسە خواردنەوە و هەناسە ڕاگرتنێکی لێ زیاد کا و لێ کەم بکە. هەموو